سێ جۆر داهات واتە بودجە لە سێ بەش پێک دێت. بەشێکی ئەو پارەی نەوت کە ئەگەڕێتەوە کە نزیکەی لە 142 کۆی داهاتی نەوتە تەرخانەکرێ بۆ موچە، ئەمە موچە تەواو ناکە پارەی نەوت، بەڵکو پێویستی بە تەواوکاریە. ئەو تەواوکاریە هەر مانگێک هەر منتیقەیەکە بێت لە داهاتی خۆی تەواویکە. بۆ نمونە بۆ مانگی چوار کە وەزارەتی دارایی کتابی کردووە سلێمانیە بێ 82 ملیار دینار تەرخانکە بۆ تەواوکردنی موچە، هەولێری شەبێ 109 ملیار دینار تەرخانکە بۆ تەواوکردنی موچە. پاشان ئەمێنێتەوە بەشەکانی تر کە بریتە لە پرۆژە، بریتە لە دەرمان، بریتە لە نەسری دائیرەکان، خەرجی هێزە ئەمنی و سەربازیەکان، ئەمەشیان هەر لایەکە و هی خۆی ئەبێ دابینکە. ئەتوانم بڵێم داهاتی سلێمانی سەرنجەکەی 100 ملیارە، بەڵام خەرجەکانیان 150 ملیارە بۆ سلێمانی تووشێم قەیرانە بووە. داهاتی هەولێری و دۆکیش نزیکەی 250 ملیار دینارە بێت بەدەر لە نەوت. هەندێک ئەرقام طبعاً بەجوڵەکان سەیرەکەی بە جوڵەی بازرگانی هۆکارەکان جگە لە هەندێک شتی کەم نەبێ زیای کرد، جوڵەی بازرگانی زیادی کردەوەوانە. بەڵام داهاتی سلێمانی بۆ نمونە پار مانجی 1,260 ملیار بۆ تەمویلی موچە، ئێستا پێیان نادرێ. طبعاً ئێمە چەند جارێ بەڕسمی تومانە ئەوە چۆن بووە ئێستا چۆنە بیانوی ئەوان ئەوە داهاتی فعلی نەبووە، بەڵکو پارەی مەخزوونیان هەبووە بەکاریان هێناوەتەوە. ئەگەر ناتوانین بڵێن داهات کەمی نەکردووە. هەردووکیان داهاتی ناوخۆن هی هەولێر و دۆک ناچێ بۆ سلێمانی، سلێمانیش نایە بۆ هەولێر و دۆک. وەک گوتم دوو ئیدارەیە، یعنی ئەوە نییە بڵێ سلێمانی داهات ناگەڕێنێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت، خەزێنەیەکی یەکگرتوو نییە تا داهاتی سلێمانی و هەولێر و دۆکی تیا بێ و سەر لە نوێ دابەش بێ. هەر یەکە و داهاتی منتیقەی بۆ خۆیەتی. طبعاً ئەم ئیتیفاقێکراوە لە حکومەت یەکێتی یا ئەوانەی نوێنەرایەتی سلێمانیان کردووە خەڵەتیان کردووە، چونکە داهاتی سلێمانی بەراورد ناکرێ بە هەولێر و دۆک. لەبەر چەند هۆکارێک جوڵەی بازرگانی لەوێ زیاترە، لە سلێما هەولێر و دۆک زیاترە عفو. لە سلێمانی تەنیا مەرزەکانی لەگەڵ ئێرانان، لە کاتێککە عێراقش مەرزی هەیە لەگەڵ ئێرانە و سنووری هەولێریش خۆی مەرزی هەیە لەگەڵ ئێرانە. بەڵام ئیبراهیم خەلیل تاکە مەرزی حەسری تورکیا ئەوروپای بۆ هەموو عێراق، ئەمە جگەلەوەی مەرز لەگەڵ سووریا مەرز لەگەڵ ئێرانیشا هەیە. پاشان کۆمپانیەکان لە 1,000 کۆمپانیا 7,000 لە سلێمانیە، حوتەکەش نزیکەی 3 وەستاوە 4,000. چۆنە بێ باجی کۆمپانیەکانی سلێمانی وەکو هەولێر و دۆک بێ؟ بۆیە ئەمە شتێکی غەڵەت بووە کراوە. نەتیجەکەشی ئەوە بینی سلێمانی چارەسەر ئەوەیە بە سیستەمێکی بانکی کۆی داهات بە ڕێکوپێکی کۆکرێتەوە، هەمووی بێتەوە هەولێر لە خەزێنەی وەزارەتی دارایی بێ، دواتر بە دادپەروەری دابەشکرێتەوە. مەسەلەن یعنی چییە؟ داهات ئیبراهیم خەلیل لە زاخۆیە بۆیە داهاتی زۆرە، لە کەلار بووە لە کەلارە بوو، غازی چەمچەماڵش لە چەمچەماڵە بۆیە چ غازی هەیە. یعنی ئەگەر وابێ هەر منتیقەیەک چیم هەبێ بۆ خۆم، ئەو کاتە کوردستان بەرەو دۆخێکی خراپترە. لەبەرەوەی دوو ئیدارەیە داهات سێ جۆر داهات هەیە، هیچی ڕەبتی بە دارایی وە نییە. داهاتی نەوتە کە دێتەوە چێتە ئارتی بانک، دوای ئارتی بانک دابەشەکرێتەوە بەسەر هەردوو زۆنەکە بەپێی ڕێژەکان. پاشان پارەکەی بەغدایە گەر 200 ملیارەکە بێ ئۆتۆماتیکی 150 بۆ ئیدارەی هەولێرە، 85 بۆ ئیدارەی سلێمانیە. داهاتی ناوخۆش هەر منتیقێک بۆ خۆیەتی ینی. تاوەکو ئێستا دادگای فیدراڵی داڵێ دەست بەسەر کێڵگە نەوتەکانی هەرێماگرم. مەسەڵەن لە قانونی نەوت و غاز نایاساییە ئەبێت دۆسیەکانی دۆزینەوە و بەرهێنان و گرێبەست و بە بازاڕکردن و ئانە لای دادگای فیدراڵی بێ. بەڵام ئاخر پێشاتەوەیە تەمان هەرێمی کوردستان دوو کێڵگەی ئەساسی هەیە، ینی ڕەکیزەی سەرەکی دۆسیەی وزە لە کوردستان وزە سێ بەشە کە نەوتە غازە کارەبایە. ئەم دوو حەقلەن، حەقلی خورمەڵەیە و حەقلی قادرکەرەمە. لە ئاخر شتا بە دادگای فیدراڵی عفو کۆمپانیای نەوتی باکوور کەسەر بە وەزارەتی نەوتی عێراقا بەیانێکی دەرکردووە لە سکاڵامان کردووە لەسەر ئەوەی ئەو حەقلانە حەقلی حکوومەتی عێراقین. طبعاً لە 42 نەوتی کوردستان لەو حەقلانن کە باشترین کوالێتیان هەیە و کەمترین مەسروفیان هەیە، کۆی غازی کوردستان لەوەیە و کارەبای کوردستانیش لێوە بەرام دەدێت. ئەو دوو حەقلەی لێ دەرکە وزەی کوردستان شتێک نامێنێتەوە شایانی باز بێ، شتێک نامێنێتەوە شایانی باز بێ. بۆیە من بە دید و تێڕوانینی من پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەرێکی حەکیمانەکە لە ڕێ ئەم دوو حەقلەوە کە لە هێڵی تەماسیشان لەگەڵ عێراقا، واتەیەکیان لە خوار سنووری کەرکووکەوە لە قادرکەرەمەوە هاو سنوورە لەگەڵ عێراقا، خورمەڵەش خۆتان نەزان لێرەوە دیسان و هاو سنوورە لەگەڵ عێراقا. بۆیە بۆ هەرێمی کوردستان وا باشە لە ڕێگەی گفتوگۆوە بە دەرچوانی قانونی نەوت و غاز لە عێراق ئەم کێشە چارەسەر. ئەوەی کە دیارە لە گرێبەستەکە، ئەوەی کە دیارە لای ئێمە ئەوەیە کە نەوتی هەرێمی کوردستان بەم بۆریاڕوە
ئەچێتە بەندەری جەیهانەوە. بەندەری جەیهان و کچۆ بڵێ ساحەیەکی گەورەیە، هەرێمی کورسان نەوتی تیا فرۆشێ، خەڵکی تر زۆرەی فرۆشێ، نەوتەکە لەوێ فرۆشێ. لە بەرامبەر ئەمە کۆمپانیای وزەی تورکی یان بۆتاش پارەی خۆیان وەرەگرن. ساڵە بۆ 400 ملیۆن دۆلاریان وەرگرتووە، زیاتر کەمتر. بۆیە گەر عێراق قەراردا و کات تورکیا لە نەجاچێ لەگەڵ عێراقا مامەڵەیەکان. من پێم وایە دید و تێڕوانی من وایە تورکیا ئەوەندە تەماحی لە غازی ئایندەیە، ئەوەندە تەماحی لە نەوتی ئێستانی. بەڵام تورکیا تەماحی لەوەیە غازەکە بۆ خۆی ئیستیعمال بکاو بەکاری بێنی. ئەگەر ئەوە نییە وەکو باسییان کرد، بەڵام من پێم وانییە بە ئاسانی غازی کوردستان هەناردەی دەرەوە.